خۆی لە ڕاستیدا بارودۆخی عراق ماوەیە کە تووشی هەندێک تەنگەژۆ هەندێک قەیران بۆتەوە کە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵین سەروەری و سیادەی خۆی خستۆتە ژێر پرسیارەوە یاخود بەمانایەکی تر هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان بەشێکی سەرەشی ململانەکانی خۆیان هێناوەتە ناو چوارچێوەی سنووری حکوومەت یاخود دەوڵەتی عراقیەوە ئەمانە وای کردووە کە وەکو باسم کرد حکوومەتی عراقی سەروەری خۆی بە نەتیجە لە دەستدا یاخود بچێتە ژێر پرسیارەوە حکوومەتی عراقی ڕەنگە مەسەلەن یاخود پەرلەمانی عراقیە هەندێک دام و دەستگای حکوومەتی عراقی هەندێک هەنگاوی نابێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە یاخود بەرەنگاربوونەوە یاخود سنووردانانێک بۆ ئەو چێبڕچێ ململانەی هەرێمی و نێودەوڵەتیان لە ناوخۆی عراقدا وەکو ماوەی ڕابردووش پەرلەمانی عراق بڕیارشی دەرکرد بۆ دەرکردنی هێزە بیانیەکان لە ناوخۆی وڵاتەکەدا بەڵام بەڕاستی لەسەر ئەرزی واقع تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە تا ئێستا ڕەنگە یەکێک بێ لەو کاتانەی کە زۆرترین چێبڕچێ و یاخود ململانێ و یاخود دیاری هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان لە ناوخۆی خاچی عراقدا دەگوزارێەوە لە ناویشیاندا تورکیایەکە کە لە وڵاتانەی کە هەم مەبدەئی هاوڕێیەتی و سەداقەت و دراوسەیەتی پێشێل کردووە هەم لە ڕووی یاسای نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتی پێشێل کردووە بەردەوام هێرش و با بڵێن کردەی سەربازی لە ناوخۆی خاچی عراقدا جێبەجێ دەکاوە سەروەری و سیادەی دەوڵەتی عراق دەبەزێنێت هەتا ئێستاش حکوومەتی عراقی نەیتوانیوە با بڵێن وەڵامدانەوەیەک یاخود سنووردانانێکی بۆ ئەو دەوڵەتە هەبێ بەڕاستی ئەوەی تورکیا دەیکات وەکو باسم کرد لە چەند ڕەهەندی جیاوازەوە پێشێلکارێکی ئاشکرای یاسای نێودەوڵەتیە پێشێلکردنی سەروەری و سیادەی خاچی عراقا پێشێلکردنی بەشێکی زۆری ئەو ڕێکەوتنامە ئیتیفاقیانەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە بۆ ڕێزگرتن لە سەروەری و لە سیادەی دەوڵەتان لە نێوان خۆیاندا لەبەرەوە من بەڕای من پێویست وایە یاخود مەفرۆز وایە کە ئەوەی هەنگاوی کردەیی بنێت ئەوەی هەنگاوی جددی بنێت ئەوەیە کە گەل یاخود خەڵک هاوڵاتیان هاونیشتیمانیان فشاری زیاتر بکەن بۆ ئەوەی کە دەسەڵاتداران هەم لە کوردستان هەمیش لە سەرئاستی عراق ناچار بکەن بۆ ئەوی چیتر سنووردانانێکی یەکلاکەرەوە هەبێ بۆ ئەوی عراق نەبێتە گۆڕەپان یەکلاکردنەوەی ئەو ململانەی و چێبڕچێ سیاسیانەوە بە بەردەوامی هەم لە ئاسمانەوە هەم لە زەمینەوە سەروەری و سیادەکەی پێشێل نەکرێەوە خەڵکەکەی نەبێتە قوربانی و نەبێتە سوتەمەنی ئەو چێبڕچێ ململانێ سیاسیانە. هێرش و داگیرکاری دەوڵەتی تورکیا بەشێکی دانەبراوە لەو پلانە داگیرکاریەی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر گەلەکەمان کە بەداخەوە لە هەر شوێنێک دەنگی کوردان مافی کوردان ڕەنگی کوردان هەبێ لەو پلانە داگیرکاریە دەکرێتە ئامانج و لە دوا هێرشی داگیرکاریانە بۆ سەر شنگال کە بەداخەوە تەنانەت خەڵکی سڤیل لە ناو شنگال کراوە تا ئامانج و شنگال جارێکی تر بریندار کرایەوە. ئەم هێرشە داگیرکاریە لەلایەک پێشێلکردنی سەروەری دەوڵەتی عراق وەکو ئەم دەوڵەتەی کە لە دوا هەنگاوی پەرلەمانی عراقیدا کە داوا دەکەن هێزەکانی بیانی لە وڵات بچنە دەرەوە ئەو دەبینین دەوڵەتی تورکیا جگە لە 15 مۆڵگەی سەربازی کە توشمنی ڕاستەقینە لە ناو عراقدا لە ئێستا کە دەیان بنکە و بارەگای سەربازی هەیە ڕاستی دەوڵەتی تورکیا و پێویستە لە پەرلەمانی عراق لە پەرلەمانی کوردستان لە ئاستی ڕێکخراوی مەدەنی چ لە کوردستان چ لە دەوڵەتی عراقدا دەنگێکی زوڵاڵ بەرز بکرێتەوە بۆ ئیدانەکردن بۆ ڕسواکردن بۆ دەرپەڕاندنی هەموو ئەو بنکە و ئێبارەگەیانە لە ئێستادا کە ئەم دەنگە لە بەغدا هەیە وا دەبینین پێشێلکردنی سەروەری عراق هەیە وا دەبینین پێشێلکردنی هەموو یاسایەکی نێودەوڵەتی هەیە تورکیا دوور لە هەموو ئەو بەهایانە بەداخەوە تەنانەت دوور لە هەموو مۆراڵ و بەهایەکی ئەخلاقی پلانی داگیرکاری خۆی لە بەرامبەر گەلەکەماندا گەیاندۆتە ئاستێکی زۆر مەترسیدار کە پێویست بەوە دەکات خەڵکی ئێمە هوشیارتر لەوە بەرەنگاری ئەو پلانە داگیرکاریە بێتەوە هەر بۆیە لە ئێستادا زیاد لە هەموو کات ئێمە پێویستمان بە یەکخستنێکی نەتەوەیی هەیە ئێمە پێویستمان بە دەنگێکی نیشتیمانی هەیە ئێمە پێویستمان بە وەلانانی جیاوازیەکان هەیە بۆی بە گوتارێکی نیشتیمانی و نەتەوەیی لە خاکی کوردان بە یەک دەنگ بەگشت ئەم داگیرکاریەدا بچینەوە و لە تەنیش ئەوەشدا بەپێی یاساناون نێودەوڵەتیەکان دەنگێک بەرز بێتەوە و هەموو لایەک پشتیوان بین بۆ ئەوەی عراق وەکو ئەم دەوڵەتەی کە هەیە و حکوومەتی فیدرالی هەرێمی کوردستان یاسای تێدا پارێزراو بێت هیچی تر دەوڵەتی تورکیا بە بڕ و بیانەی جیاواز سەروەری هەرێمی کوردستان و دەوڵەتی عراق پێشێل نەکات و خەڵکی سڤیل و تێکۆشەرانی ئەم میلەتەمان نەکاتە ئامانج.